ئەوانی کە بەرپرسی سەرەکین لەو کێشەیە بەغایە لەبەروی لیژنەی باڵا لەوێ هەڵەسێ بە چاپکردنی پرسیارەکان پرسیاری ئەحیایەکەمان دیوێکی ئەحیایی بوو دیوێکی تەطبیقی بوو ئەمەش بەداخەوە زۆربەی خوێندکارەکان قاعەکانیان بەجێش لە کاتێکی درەنگە پرسیارەکە بە شێوەیەکی ڕاستگەیش کە سەعات و نیمە تێپەڕ بوو بۆیە بۆ هۆی ئەوەی کە بارودۆخێکی خراپ دروست بکە لە تاقیکردنەوەکان بەڵام هەرچیەک بڵێن خەرەبوو نابێتەوە چونکی ئەوانە چاوەڕوانی ئەواکەن کە بۆ ئایندە ئەخوێنن ئەیانێ نمرەی باش بەدەستبێنن ئەمە ئەم کێشەیش کە بەسەریانات زۆر شتێکی خراپ بوو بەڵام خۆشبەختانە زوو تەدەخولمان کرد و ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵ لیژنەی باڵای تاقیکردنەوەکانی بەغا بڕیار درا هەر ئەم شەو لە ڕێگەی تەلەفۆنەوە کە ڕۆژی سێشەمە تاقیکردنەوەی بابەتی کیمیا ئەنجامەدرێتەوە بە شێوەیەکی گشتی سەرجەم خوێندکاران مافی ئەوەیان هەیە جارێکی کە تاقیکردنەوەکان ئەنجام بدەن ڕاستە تاقیکردنەوە نایەڵین قەرەبوو کرانەوە کە تاقیکردنەوەکە ئەنجام بدرێ بەڵام بەداخەوە یعنی ئەمە ئەم هەڵەیە یەکەم جاریان نییە ئەوانی کە لیژنەی باڵان سەریان لە بابەت و پرۆگرامی خوێندنی کوردی دەرناچێ و اعترافیش بەوە ناکەن بۆ ئێمە کەسێکی شارەزا و ئەکتیف لێرەوە ڕەوانەی تاقیکردنەوەکانی بەغای بکەین بۆی بە بەردەوام کە پێی وترێ لیژنە دائیمە لیژنەی دایمیە کە لەوێ جێگیرە بۆی ببێتە نوێنەری کورد لە بەغا